امریکا بریار دا به دو قناقین جدا سه لیوای سربخو جبوی هیزا پیشمرگه چه بکه و همون کلوپل و پیداوستین سربازی جبوی به دابین بکه لجوات وزیران را گهاند نکارن موچه وان لیوایان دابین بکه لهمبری وی بارزانی بریار دا لهر دو لیوای یک و دوی کونن پیشمرگه و چند کسین دن دو لیوا پیک بینن. برای سروشی هریم دو لیوای وزارتی اختیار کرد بو او چکو تقامانیانی بینه اویش لیوای یکی و لیوای دوی وزارتی پیشمرگه هر دو لیواکا یکم بدایت یکم فوجی لیوای یکو یکم فوجی لیوای دو من هنا بۆ جارێکی تر بۆ ئەوەی عادی تشکیلەکە بکەینەوە و تدریبێکی ئەساسیان پێ بکەینەوە دەستمان پێکرد و تدریبەکە تەواو بوو و هەفتەی داهاتوو تەسلیمی هاوپەیمانیانەکەین بۆ ئەوەی 10 هەفتە بچنە مەشقی هاوپەیمانانەوە. پێکینانە وێ هێزە جو علی بارزانی بۆ ئەوە بوو ئەمریکا ئەف چەک و کەرەستین سەربازی ڕادەستی هەرێمێ بکە کو لە کوێیتê دانابوون و هەویدارە ناوێ ئەندامên wan di lîwayan bi dest bigihe ku xwe daxwaza Pêkînanê kiribû. Di nihada hemû çek û pêdawîstiyên li Kuwêtê hatine herêmê û di embarên Wezareta Pêşmerge danane. Biryara 28 wê heyvê ew lîwa ji serbazgehên Menîleyê Çemçemal û meşqa zêrewanî li Bin Selaw û Etrûşiya Duhokê dest bi meşq û rahênanên bikin. Biryardêrê Lejneya Pêşmerge li Parlemana Kurdistanê dibêje ev du lîwayê Amerîka biryar da û pêk bînî hîvayek bûn ji bo yekxistina hêza pêşmerge lê berpirsên herêmê ew jî bi hêjet û mahineya nebûna bûce hilûşandin. دیارە وەزیری پێشوو زۆر بە جددی ئیشی لەسەر پێکهێنانی ئەو دوو لیوایە ئەکرد ئەم وەزعە سیاسی بەسەرە هاو یەشێکی تر کە بە وەکالەت دائەنرێ لە شوێنەکەی ئەو بە مێشکی خۆی کۆمەڵێ شت لە مێشکی خۆیان دائەنرێ ئەمانە هەموو بۆ ئاماژەن بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستانە نەخشە و پلان نییە و هەروەها موئەسسات نییە و ناویسترێت هێزی پێشمەرگە بکرێتە هێزێکی موئەسەسی لەبەرەوەی حیزبە باڵادەستەکان سود لەو دۆخە ئەبینن کە هێزی پێشمەرگە هەر بەو شێوازە پێڵنەوە. حتا نه هێزا پێشمەرگە یەک نەگرتیە یەکێتی هێزا پێشمەرگە تایبەت بەخۆ هەیە و پارتیجی هەر بەوی ئاوایی. ئەو du lîwa kê pêk hatine her ji endamên du lîwayek kevnên Wezareta Pêşmerge pêk hatine û paş geheştina çekên nû ê Wezareta Pêşmerge çek û pêdawîstiyên kevn ji wan werdigirin.